نرسری کینگ هاوس نرسری کینگ هاوس مالی منە جێی خۆشحاڵی دایکما هەڵساوین بە ئەنجامدانی ئاهەنگێکی خنجیلانە بۆ منداڵە چاوجوانەکانمان چەندین چاڵاکیمان ئامادە کردووە لەم ڕۆژەدا وەکو گروپی بالێ، گروپی تایکواندۆ، وەکو گروپی ئەنیماڵەکان و گروپی فوتبۆڵ و گروپی دانس و میوزیک و ئامانجمان ئەوەیە کە منداڵ لەو تەمەنە تژ لە تەمەنی خۆیەوە وەربگرێت. هەستاین بە پێشکەشکردنی چەند چالاکیەک بۆ دڵخۆشکردنی منداڵە چاوگەشەکان بۆ ئەوەی کە دایک و بابەکان ببینن کە منداڵەکانیان لە چ کەشێکی ئارام گەورە دەبن یعنی چ پێشخستنەکیان بۆ دەخەینە بەردەست لەبەرەوەی ئەگەر ئەمە تەماشای خۆمان بکەین بەڕاستی یعنی هیچ شتێکی ئاوامان نەدیت کە بجێڕینەوە بە منداڵی گەورە بووین لەبەرەوەی هەر لە ناو شەڕی بووین مشکلەی زۆرمان هەبوو. هم دەستپێکی پیرۆزبووە هەمی زۆڕوکەتکەین ئەوێت ئەڤروکە حاضر بنێرە گەل سەمیۆنێتۆنینە پیرۆستکەن وێ ڕۆژێ و ئەف چۆڵکیێنینە بیتە ڕێکێک بۆ زۆڕوکەک و شێنینە هەندە تشتێت خو بین نەدرێت هەزر و بیرێت خو بین نەدرێت. هم سپاسی گشت پیدا نجوا که لیشخان کن که افچالا که ماتی ندانان و زارو کمی پیدل خوش بین ایوی دارم زارو خر بگنه موفین خو اکی هر کسی که دوجی دل خوش بین. بەڕاستی ئەم جۆرە ئاهەنگانە بە بۆنەی یەکی شەش زۆر پێویستە دەبێتە هۆی دڵخۆشکردنی منداڵەکان و بە تایبەتی من وەکو دایکێک زۆر دڵخۆشم بەبوونی ئەم ئاهەنگانە ڕێخستنی کە دەبێتە هۆی دڵخۆشی منداڵەکانمان. منداڵەکان دەکەم کە ئەمە هەنگێڕاوە زۆر سپاسی مامۆستاکان و هەموو پێشکەشکارەکان دەکەم کە ئەمە هەنگێڕاوە سپاس منداڵەکانیشیان دەکەم. لە قوتێدا دوو شێری جوانی مەسووفە هیچ نەبێ